هەژار وەرە سیرکە لە پشتی منەوە ئێستا بەرزترین پرۆژەی نێشتەجێ بۆ ڕاگەیەنراوە کە ئەمە یەکەمین هەواڵە خەڵکی بەم شێوەیە دڵخۆش کردبێت لەگەڵمان بن زانیاری زیاترتان بۆ دەگوازینەوە. هەمووان شایەری ئەو سەرکەوتنە گەورە بووین کە لە مێژووی شاری سلێمانیا ڕوویدا. ئەو خەونەی ڕۆژانێک لە ناو دڵماندا نەخشەکەیمان دەکێشا ئەمڕۆ کردمان بەڕاستی و لە بەردەمی وەستاوی. شارێک زیاتر لە خزمەتگوزاری و دیزاین و پێشکەوتووی گرنگی بە ئارامی و ئاسانکاری ژیانەدا. شاری دایک دەبێتە پرۆژەی شانازی سلێمانی لە بواری بیناسازیدا. سەرکەوتنەکانمان لە قۆناغی یەکەمدا وامان لێ دەکات کە ئەمڕۆ بە شانازیەوە زۆنی بی ڕادەگەێنی. بەختەوەرن ئەوانەی شاری دایک دەبێتە ماڵی داهاتوویان، ماڵێک جیاوازتر لە هەموو ماڵەکان، ژیانێک ئارامتر لە هەموو جێگاکان. شاری دایک ژیان لە نێو هەورەکاندا.